وایە کاک دکتۆر ڕاستە، بەڵام من چەند جار داوام لە مێردەکەم کردو و تومە با لێرە بڕۆین، یان بچین خانوویەک بکڕین یان بچی نەکرێەوە بۆی لەم کێشە و شەڕە نەجاتمان بێ. بەڵام ئەو بە قسەی من ناکە، وەک چۆنەڵێن دووری و دۆستی، بەڵام ئەو بە قسەی من ناکە. هەموو کاتێکەڵێ من ناتوانم دەست لە دایکم و باوکم و براکەم هەڵبگرم لە بەروی نەخۆشە. یعنی ئەگەر دوورکەوێتەوە نییە و کاتێکدا بنێسن نزیک خۆتان بێ هەر لەو گەڕەکەیا بێ. ئەگەر خانوویەک ئیمکانێتی هەبێ شتێک بێ باشتر نییە، وەکو ئەو بە قەناعەتی وڵێ باشترە دوور و دۆستی بەزەشتوانێ لەگەر گەڕێکی دوو گەڕێکی دوورکەوێت توانێت سەردانی هەم براکەشی بکە هەم باوکو دایکیش بکانی بڵا ناکەم کێشە هەبێ. بەڵێ کاکتۆرەخە بەس کێشەکە لەوایە خۆی زانێت کە براکەم موچە خۆرە موچێکی کەم وەرەگرێ موچەش خۆتە زانی چۆن ئەدرێ بەشی هیچ ناکە ئەو داماوەی برام یعنی کە مۆڵەتیشی هەبێ یان لە ماڵەوە بێ پشووی هەبێ هیچ ئیسراحەت ناکات چه کرێکاریەکە ئیتر بۆ موچەکەمەوە چۆن بچێتە کرێکی یان خانوو بکات بۆی ناکاتون. ینی موچە خۆرەوە ئەوەی موچە خۆر بێ وەزای موچە خۆرە زانێت چۆنە لەم ڕۆژە موچەکە چۆنەیرێ. چەندە مەعاشەکەی خاتون؟ 500,000 500 تۆ بڵێ 600 تۆ بڵێ 700 ینی 700,000 ئەتوانێت بچێتە خانوویەکی ترەوە کرێی لێ با و مەصرفی ئێوەشکە ئەی بە 700,000 و 600,000 خانووی تر ئەکرێ خاتونجان. ئێوایە کاک دکتۆر لەو چە قسەکەیش ڕاست بێ، بەڵام ئەو خەڵکەش وەکو ئەو ماشخۆرن و لە کرێچیشان ئەمانیش وەزیان باشە ئەتوانن یارمەتیمان بن بۆی هەم ئێمەش ئیسراحەت بکەین هەم خۆشیان ئیسراحەت بکەن. هەڵە خەڵکی تری شێ وەکو بڵێن براکەیەوە بۆ ئەجا کاکتۆرگیان چی یارمەتیان بین؟ ئەم باوکم دوکانێکی بچووکی هەیە بەو هینە داهاتەکەمەیەوە پارەی کری ئەوان بعد یان مەصرفی خۆمان بکە هاتوچۆ نان خواردن بەشی هیچ ناخوان پێداویست تایبەت مەصرفی هەیە و ئێمەش ئەگەر لە توانامانە بۆیە چۆن یارمەتیمان نادەن ئەگە پارێکی زۆر و داهاتێکی زۆرمان هەبوایە. وڵا کچی من ینی خانووکردنیش پارەی زۆری بێت نامتاکید بە دڵنیاییەوانە ئەجا ناکرێت کچی من تۆ تەحمل کەن سابرتان هەبێ نابێ بڵێ مشکیلە با هەبێت تەنیا حەلەکەی ئەوەیە من ماڵەکە بەجێ بێڵم یابێ لێرە دوورکەوینەوانێ حەلێکی وەسەد نییە جواب بچێ بۆ قسەکانی ئەو ساوان واڵێن ئەڵێ امکانێتمان نییە ئەڵێ باوکم دوکانێکی بچکۆلێ هەیە یعنی ئەوەی دەستمان دەکەوێت هەر بەشی مەصرفی براکەمەکە کە خاوەن پێداویستی تایبەتە لەگەڵ ماڵەکەیە لە کوێم ئێمە بتوانین هیچ نەبێ 300,000 با بەو بیا بکرێ. وایە قسەکە و ڕاستە کاک دکتۆر، بەڵام منیش تااقەتم نەماوە حەزەکەم لەم شەڕ و کێشەی دووربکەوینەوانێ. میش حەزەکە ماڵێکی سربەخۆم هەبێت وەک هەموو هاوڕێکانم زەواجیان کردووە و ماڵی خۆیان هەیە و هەر ڕۆژە و لە وڵاتێکن و سەفەرەکەن منیش حەزەکەم وەک ئەوان بژیم. بەڵێ کاکتۆر کێشەیەم براژنم ئەوەیە کە خۆی بەراورد دەکا بە کەسانی تر و ئەم پێشتری ژێزانی کە حاڵی ئێمە و براکەشمان جۆنە بۆ شووی پێکردو خۆ کەس نەیاوە بە زۆر بەشوو بۆچی شووی پێکردو ئەو چەندها جاریش ویستی خۆش و پێکرد چەندها جاریش خۆی لای خۆم باسی کردووە کە من جگەلە و برای تۆ بە کەسی تر شو ناکەم. ئەگەر تۆ ئەم مەرجی خان و هاوڕێکان با شتێ پێ بڵم خۆزگە هاوڕێکان کە ئێستاڵێ هەر ڕۆژەی لە وڵاتێکن بەراوردی کەی بە خۆت ئەوانیش خێزانەکانیان بەراوردی کە بە ژیانی خۆت و بە ژیانی ئەوان لەوان نەیە ئێستا و شووی کردووە خۆ زۆر کەسەیە کچ شوو بە کەسێکەکە تاجرە پارەدارە هەر شتێک بێ بەڵام ژەهری ماری دەرخواردە لێەیە سوکایەتی پێەکە ئیهانەیەکە چی واشی باشی گەڕێنێ لە شوێنان بەڵام وەکو بولبولەوە لە قەفەزێکی هەڵتو نادان نابێ. ئەمە یەک مەرج نییە هەریەکێ سەفەری کرد و دۆڵەمەند بوو کامەران بوو بەختەوەر بێ لە ناو ماڵە. دووەم تۆ بە زۆر خۆنیانایە ئەو زانی وەزعەکە ئاوایە ئیمکانێتیان وایە خۆ چووی تەقاتی سەرەوە ئێستا بۆ ڕێ گۆڕیوە تۆ ئەگەر بە تەمای ئەوە بووی ئەبوای یەکەم جار ئەمە مەرج وایە وکتایە من شووی پێ ناکەم هەتا وەکو خانووی سەر بەخۆ نەگرێ بۆ نمونە ئەو کاتەوە نیانە هێنا چ ئیمکانێتی نییە و کوڕە لە هەمان کاتە یا بۆ ماوەی ساڵێک دوو شایەت دەگرێت و بۆ ماوەی ساڵێ ئەوگو منە تا ساڵێ 2 ساڵ لەوێ ئەبم اینجا دوای ئەوە ئەبێ ماڵی خانووی ئەگەر کوڕەکە توانای هەبووە خانووی سەر بەخۆ بۆ بگرێ یا بیکە لەگەڵ تا ڕێەکە بەڵام تۆ خۆت شوو پێ کردووە هیچ مەرجەکە دانناوە ئێستا بم کت و پڕە بڵێ نامنیش وەکو هاوڕێکان بەکەم ناکرێت خوشکی من لە کودەواری خۆمان خۆ بەگاڵتە نیانوتوە بە پێی بەڕێی خۆ پێڕاکێشە ناکرێت من خۆم قاڕ نەکەم بە خەڵکی تر ئەو لەوانەی تر وەرەسەی بۆ ماوەتەوە چوزانمێت خۆزانین وا پارە بە ئەنواع وەسیلە پێیاکرێ نابێ خۆت بەراورد کەی بەوە.